کردی قەت بەجاری وا هەیە لەگەڵ زۆر ڕێزم بۆ پیاوان بەڵام پیاوەکە شکڵیشی جوان نییە کە چی هاتۆتە ژوورە دوێنش باسی ئەو مۆزوع ئەم هەرکرد لە بەرنامەیەکی ترا یەتە ژوورێ بۆ لای منەڵە وەڵا دکتۆرە گیان بەخواوە هێناومە بۆت هەر ڕێگەڵی هێنایەتی بۆی بە بارمتە شتێکی بۆ بکە ئەڵێ ئەوە ئەگەر چاکینەکەی ژنیە هێنمەوە بەسەرا یعنی ها پیاوەکە شکڵیشی زۆر ناشرین بۆ ژنەکە زۆر جوانتریش بۆ لەو یعنی لەویا متمانەی ژنەکە لە دەست ئەچێت چونکە ئەو دەردی ئێستا قسێکی جوانە کردوتە لە چاوی بەرامبەرەکەی خۆی بینێتەوە چەند جوان بێکە ئەو هاوسەرەکەی پێی ئەڵێ جوانیت خۆی متمانە بەخۆبوون مۆزوع ئەساسێکەیە یعنی ئەوە تەکیدم ئێوە زیاتر شارەزاترن لە بوارەیە وەک لە من بەڕاستی ئەبێ کەسەکان خۆیان سلف ئیجوکیت بن تسقيفي صحي يعني تسقيفي ذاتي زور مهمه وصحيش وذاتيش بهمان كات خويان متمانيان بخويان بخويان بلن نخر اما امامان جوانا هر كذا كسي كسكا يعني سبون منكالي او بياو هاتو تتي جنكم جوانيه وجواني كان بوما يو تشي بي الله بون منا شلون حالي او جنا ابيني شلون حالي بياو كابي زيادة افشتانيه ثلاث من برا عبدم قسان الله خوي جواني جنيه من مابلم بس براسي بيا متو لو كاتا من وكو جن من لملا رق مصاوت وما بوتو خو زور جاني خوي بتو جوان كي وامتو بس بپێکەنینەوە یعنی بڵین پیاوەکە تۆزێت و ڕۆژ بوو هەستەکەم ها دوای نەبرەی سەڵتی گۆڕاوە بەس بەڵا لەوێ وامتووە چکە بەڕاستی لەیە خۆی نابوو منیش پزیشکم نابوو ئەوڵم بەس چی بکەم منیش کاکە خانمێکم لەم کۆمەڵگای ڕق مەساوە هەستم کردووە منیش ئیهانەکانێک بەس خێزانەکەی وەنیە ئەی هەستی ئەو ژنە چۆن بوو کە هاتە لات زۆر گوناحن چونکە ئێستا ئێمە لە کۆمەڵگای ئێمەیە دکتۆرە خان دوو شێواز هەیە وەکو خانمان شێوازێکیان هەیە بتمانەی کولی بەخۆیەتی هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویە و لە هەموو شتێکە خۆی سەپۆرتی خۆیەکە و پشگیری خۆیەکە پێویستی بە کەسی دەوروبەر نییە پێویستی بە هاوسەرەکە نییە پێویستی بە کەسی کە نییە تا خۆی بژێنەوەی عالیکە سوپاس بۆ خوای گەورە ئەمە الحەمدوللا ئێستا هەیە باشە بەڵام یەکێکی ترمان هەیە کاکە عالەکەی لەسەر هاوسەرەکەیەتی یعنی هاوسەرەکەی هەر شتێکی پێ بڵێ ئەبێت ئەویش لەولاوە بڵێ باشە بە سەرچاو بۆتەکەم ئەمەیە مشکیلەکە لەمەیان نوقتەکە دروستەکە بۆیە خۆی ئەبێ لەو کاتەیە ئەوەنە خۆی بەقوت بێ ئەگەر پێشی بڵێ جوانی هەندێ خاڵی ئیجابیاتی خۆی هەیە دەریخە چکە جەنابەت فەرموود هەموو کەسێک خی گەورە هەموو کەسێکی بە جوانداناوە ئیتر یەکێکمان قژمان جوانێکێکمان باڵامان جوان هەر یەکێکەوەکە باوەڕکە خۆی جوانیش نسبیە ڕێژەیە لەوانێت تۆ سەبەیەکێک گەڵی جوان من بەلامەوە جوان نەبێ و قسەی تۆ زۆر ڕاستە لەبەرەوە ئەو کەسانی کە ئیعالەکی خۆیان لەسەر خۆیانە بەڕێی منە بێ خۆیان بەقوتکەن لە ناحەی تریشەوە بێ شت نییە لە جوانیە لەوانێ ئەو شتێکیە بێ دەستڕەنگینیەکی هەبێ کە لە خانمێکی کە جوانە هاوشێوەی ئەو بۆ نمونە تەبخەکەی لێنانی چێشتەکەی ئەوەنە مهم بێ کە پیاو زۆری حەز لەوەیە بۆ نمونە ئەوەنە مهم بێ وا دەرکەوێت کە جوانە یعنی جاریوە پۆزیتیف پوینتەکەی خۆی لە نقطەیەکی ترا دۆسێتەوە شت نییە جوانی بێ باوەڕکە بۆیە دایمەن ناخی بەهێز بۆ ئافرەتان زۆر گرنگە مێکێکە لەو خاڵانی ئێمە زۆر تەکیدی لێکێنەوە هەر بە تایبەتیش لە بەرنامی خاتونە ئێمە مانێ خاتونەکان لە ناخەوە زۆر بەهێز بن چکە لەم ماوەیە خاتونێک تەلەفۆنی بۆ کردم وتی من هاوسرم بەردەوام کە لە سوشال میدیا یاخود سێری ئەستێرە جیهانیەکانەکە سێری ئەفلامەکانەکە کەسێکە بینێ زۆر جوان دەمێت مقارنەی منەکە بۆ بەراوردی منەکە بۆ ئەڵێ هاو ئەو زۆر جوانە ئەو وایە بەڵام ئەو نازانێ ئەو لەوانێ کۆمەڵشتی لە دەستدابێ بەڵام من ئەو شتانم هەیە جاری وا هەیە کەسێک لەوانێ ئەستەرێکی بەناوبانگ بێ بەڵام لە ڕووی خێزانی و خێزانی لە دەستدابێ بەڵام من کە خێزانم پێکێنا و مناڵم هەیە ئەو لەوانێ لە مناڵ بێ بەش بێ بەڵام من مناڵم پێکێنا خاوسەرم ئەمە نابینێ بەڵام سەرەکەی ئەوە ئەبینێ و یەت بەراوردی منەکە کە ئەمە بەراوردێکی زۆر کوشندەیە زۆر هەڵەیە زۆر نامەنتەقیشە چکە قەت ناگەی بەو قیمەی کە ئەو کەسەکان باسیەکەن بۆ نمونە ئیتر لە قیمەی جوانیا بە بۆ نمونە یەکێ لە ئەستێرەکان کە ئێمە ئەستێرەیەکی بەناوبانگمان هەیە و ئەشتانم ناوەکەی بڵم کە ئەنجلینا جۆلیە ئەنجلینا جۆلی کە منە چم بۆ کۆنفرانسانە لە جیهاندا کە لە فەرەنسا ڕۆم ئیتالیا ڕۆم کۆڕۆم مەعایری دەموچاوی قیاسات کراوە کە ئەم کچە ئەو قیاسەیە کە تۆ بێ بیکەی بۆ نمونە کە منیان فیلەری لود بۆ خەڵکەکەم ئەبێن نقطەی پۆینتەکانم کە دایانێم ئەو نقطانە بێ کە لە دەموچای ئەنجلینا جۆلیە دەرهێنراوە یعنی ڕیفێریان کردوتەوە بۆ ئەوەکو ڕیفێرەڵێ وایە چین بۆ جوانکاری بۆ یەکو ئەنجلینا جۆلی بێ بەڵام کەچی دیقەت بەلەوە چێ شتێکی تری با نەیڵم یعنی مقابلەیەکی تەلەڤیزیۆنی بەس لەواچە شتێکی تری نەبێ لە ژیانیا ئەو قسەی جەنابتە کەواتە شەرت نییە ئەو کەسانە ئەو ڕۆڵ مۆدێلانە کە بڵین کە ڕۆڵ مۆدێلی خەڵکی ترن شەرت نییە ئەمانە لە حياتیانە حياتێکی خۆشیان هەبێ حياتێکی مستەقریان هەبێ شەرت نییە بەڕاستی لەلەی دەوروبەری شەرت نییە هەموو کاتێ بە جوانی ببیندرێن لەوە چ شتێکی تری تیا هەبێ نەقسێک هەبێ